دۆخی دوای لاهوری شێخجەنگی دوان لە کوڕەکانی تۆ ئێستا من لە نووسینگەی بافڵ تاڵەبانین. بۆ کامیان؟ جەلال تاڵەبانی کە پێشەوەی نەخۆشکەوێ یەک وەسێتی هەبوو تاکە مۆدێلە حیزبێک پارە بداتە حکومەتەکە. خراپی بینی یەکێتی و پارتی خەڵک ڕقی لە یەکێتی نییە. ئێوە بۆ شتێک ناکەن یەک تۆز لە خەمی ئەم خەڵکە کەمکەنەوە. با من ئەلەمەیە قسەی بۆ پارتیش بکەم. تو با نەهێنیەکەیت بۆ باس بکەم. پارتی ئێستاش پەیوەندیان لەگەڵ ئێران ئەگەر لە ئێمە باشتر نەبێت کەمتر نێ. بادی مام جەلال محکەمەی فیدرالی ئەڵێ ئەبێ معاشخۆری هەرێم لە ڕێگای بانقە حکومیەکانی عێراقەوە بکرێت. یەکێتی تر قەراری ئەوەی بۆ نادرێ، یعنی چۆن بۆم ڕەفزەکرێتەوە وەرپرسیار بێ. خەڵک سقەی بە بانقەکان نەماوە. سڵاوتانە بێت و ئەم کاتتان باش. من خونچەتەهام لە شار پرێسەوە لە سەرگەڵۆ بەرنامەیەکی نوێتان پێشکەشەکەین. ئەم جارە لە ماڵی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانین بۆ پێی ئێمە نزیکەوینەوە لە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان. دەنگ و باسەکان زۆرن، زانیاریکی زۆر هەیە، قسە و باسێکی زۆر هەیە لەسەر دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و هەم لەگەڵ پارتە سیاسیە کۆنەکان و ئەو تازانەش کە بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکەن. لەگەڵمانە بن زانیاری لەو بارەوە زیاتر دەخینەوە. کاکشاڵا سڵاو لێبێ، زۆر سپاس دەکەم. تەندروستیتان باشە؟ باشم ئەلحەمدوللا، زۆر سپاس. یاخوا باش بن. بە هەندێک پرسیاری خێرا دەست پێکەین بە پرسیارە گرنگەکان. حەزەکەم لەوە دەست پێ بکەم دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە؟ ئەتوانم بڵێم دوای نەخۆشکەوتنی مام جەلال بەقەدەر ئێستا باش نەبووە، ینی لەو ساواتا ئێستا لە باشترین دۆخمانەی. لە باشترین دۆختانە. ڕای خۆتانە یان ئەوەی کە پێتان گەیشتۆ فیدباک و لە ڕووی جەماوەریشەوە ئێوە ئەم قسەیەکەن؟ یەکشێک پێ بڵێم هەموو حیزبەکان بە ئێمەشەوە لە ڕووی جەماوەریەوە باشە کشەمان کردووە. بەڵام ئێمە وەکو یەکێتی من قەناعەتم وایە لە ڕووی پەیوەندیەوە، لە ڕووی ئۆرگانیەوە، لە یەکڕیزیەوە ئێستا حاڵمان زۆر باشتر لە جاران. باش بەو پێی مادەمەڵی ئێستا حاڵمان زۆر باشە. ئەمێ پرسیارەکەوا لێ بکەم کەواتە ئێستا یەکێتی دەڵێ دۆخی دوای لاهوری شێخجەنگی باشترە لەو سەردەمەی کە سیستمی هاوسەرۆکیتان هەبوو کە ئێستا پاڤڵ تاڵەوانیت بە تەنها سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە؟ هەر سیستەمێک کە تەناسقی نەکرد، کە ئینسیجامی نەکرد، دڵنیا بە سەرکەوتو نابێ. بەداخەوە ئێمەش سیستەمی هاوسەرۆکیەکەمان تەناسق و ئینسیجامی تیان نەبوو، لەبەرەوە نەتیجەکەی فاشل دەرچوو. طبعاً بە درێژایی مێژوو تەنها یەکێتینە هەموو حیزبەکانی تریش لەلایەن کادرانی خۆیانەوە هەندێک جار ڕخنەیان لێگیرێ لە سیاسەتی حیزبەکە بێ، لە هەڵسوکەوتی کادرەکانی بێ. یەکێتی ئێستا خاوەنی هیچ ڕخنەیەکی زەق نییە کە کادرەکان لە سەرۆکەکەی لەوانەی سەرۆی بگرن کە پێویستە خۆیان چاپ بکەن بۆ ئەوەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە بەردەمایە بتوانێت لە جاران زیاتر دەنگێکی زیاتر بێنە یاخود بچێتەوە نێو پێگە جەماوەرەکەی کە لە ماوەی ڕابردووە هەیبووە؟ ئێمە ڕۆژانە ڕخنەمان لێگیرێ و بۆ خۆشمان ڕخنە ئەگرین لە یەکتری گوێگرن بە تەنها. ئەزانی هەندێک حاڵەت هەیە لە ناو سیاسەتە کە بوو بە گروپ، ئیشی گروپ یاخود ئیشی تیم ئاسان نییە یەکێکمان ڕێی خۆمان فەرزکەین بەسەر ئەوانەیە حتا ئەگەر ڕێیەکە یاخود ڕەخنەکە ڕەخنەیەکی بەجێ و هین بێ. لەبەرەوە ئەکسەریەت لەوێ قەرارەدا ئەینا دڵنیا بە گوێگریشین و بە دەریڵێ کارکەریشن. بەم قسەی جەنابەت بێ ئەکرێ بڵێن کە یەکێتی بە تیم ئیشەکە بڕیار بە تەنها لای یەک کەس نییە؟ بۆ کامیان؟ بۆ ئەوەی کە بەڵێ ئێمە بە تیم ئیشەکەین. بڕیاری تاکڕەوانە نیە لە ناو یەکێتیە؟ بڕیاری تاکڕەوانە لە هەندێک حاڵەتا بەڵێ ئەبێ
کە جاری وا هەیە لە زۆربەی ئەندامەکان ئێمە کە لە مەکتەبی سیاسی دانیشی مەسەن مناقەشەی مۆزوعەکەکەین شەرنیە ڕێی سەرۆکی حیزبەکە ببێ باشە بەڵام هەندێک حاڵەتیش چۆن قەت شتێکی وا ڕوویداوە سەرۆک بڕیارێک بڵێ ئێوە بە پێچەوانەی زۆر جار کاردانەوەی ئەبێ بەرامبەرتان وەکو حزبی سیاسی ئەڵام تەمان مستحیلە شتی وا چۆنە بێ بەڵام ئەوەشی تایە جاری وایە تەبیعەت وایە هەندێک کەس مەسەڵەن کە گوێی لە ڕەئی شخصی یەکەمە بێ ئەگەر ڕێەکەی خۆی خلافێکی بچووکیشی تیا بێ هەیە بێدەنگە بێ لە خلافە بچووکەکەیە و تەئیدی ئەوە ئەکە ینی ئەبێ بچمەوە سەر ناوی لاهوری شێخجەنگی بەو پێی کە ئەو تازەترین لیستەکە بەتەمایە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بەشداری بکە و بەشێک بۆ لە یەکێتی و کە جیابوتەوە هیچ ئەگەرێکی وا ڕۆدا کە دوای ئەوەی کە پرۆسی هەڵبژاردن تەواو بوو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ جۆرە هاوپەیمانێتیەک لەگەڵ لیستەکەی لاوری شێخجەنگیا دروست بکە ئەگەر هەبوو لایەکمان حیزبی ڕاستەقینە و حیزبی سیاست بین هیچ شتێک مستحیل نییە ئێمە و پارتی من زۆر جار وتومە بەداخەوە لەگەڵ لە سیویەکی ئابا خوشک کوژیش کرا یعنی خەڵک هەبوو خوشکی کوژرا شەهید بوو نەک خۆی بەڵام دوایی اتفاقی استراتیژیمان کرد لەبەرەوە لە سیاسەتە بە قەناعەتی من سیاست شتێکی تیان نییە کە بڕی مستحیلە بەڵام ئایا ئەمڕۆ ئەبێ سیاست مەسلحەتە خوازێ ئەزانی چی سیاست فەنی ممکنە و لە سیاستیشە مەسلحەتی هەمیشەیی هەیە دۆستی هەمیشەیی نییە ئەچینە سەر کۆمەڵێک پرسیاری کۆمەڵایەتی و دواتر لە ژوورەوە چکە بەهۆی تەندروستی کاکشاڵاوە ناتوانین زۆر ڕێ بکەین بۆیە هەندێک لە پرسیارەکانمان خێرا سەلامەتی و تەندروستی باش لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانی تۆزێ باسی خۆتمان بۆ بکەی من شاڵاوم کوڕی عەلی عەسکەریم عەلی عەسکەری کوڕی شێخ عەبدوڵڵایە کوڕی شێخ مستەفایە کوڕی شێخ ڕەزای عەسکەرە هەمومانەوەی شێخ عەبدوسەمەدی سەرگەڵووین لە دایکیشەوە لە شێخەکانی سەرگەڵوم کچی شێخ جەلالی شێخ عوسمانی شێخ مارفی شێخ قادری سوورە و کە شێخ قادر کوڕی ئەحمەدی سەردار بووە بۆ خۆشم چەند مناڵت هەیە کاکشاڵا؟ من مناڵم هەیە سێ کوڕ و کچێک خوا لێو نەستێنێ ئەتوانی ناوەکانی پێ بڵێ؟ ناوی یەکەمیان پۆلووە ناوی دووهەمیان کۆدۆیە ناوی سێهەمیان کۆماسە چوارەمیش ناوی کانیە کچە ناوی مناڵەکان هیچ پرسیاری خۆت لای خۆ دروست ناکە لە لای من دروستی ناکە بەڵام لە لای خەڵک زۆر دروستی توانی پێمان بڵێ ئەم ناوانە بۆ من بۆ خۆم خوا لێ خۆش بوو مامزەلال ناوی ناوم ناوی شاڵا و ناوی نهێنی باوکم بووە پۆلوی کوڕە گەورەکەشم هەر مامزەلال یادی بەخێر ناوی ناوە ناوی نهێنی خۆی بۆ مامزەلال لە قوتابیانە ناوی پۆلووە پۆلو یعنی پشکۆی ئاگر بە یەشێ لە لەهجەکانی کورد سەران سکڵ هەیە پۆلو هەیە ئیتر هەنگر هەیە ناوەکەی تر کۆدۆ ئێمە ساڵی هەفتە لە منتیقەی نزیکی بینی دەربەند و ڕایەت لەوێ شاخێکەیە پێڵێن کۆدۆ قیمەی لە سلسلەی قەندیلە قیمەیەکی پێڵێن کۆدۆ ئەو قیمەیە پێڵێن کۆدۆ لە شەڕی ئێران عێراق نایە نابوو گردەمەند کۆماسیش بە ناوی یەکێک لە عەشیرەتەکانی کورد کە لە خواروی کرماشان و منتیقەی عێلام و ئەوانن کۆماسیان پێڵێن ئەحمەبەجی کۆماسی مەلحەمەیەکی شعری زۆر جوانی هەیە بە لەقەبی ئەوانەوە ناوم ناوە کانیش لە خۆشەویستی کانی شەهید جەباری حاجی ڕەشید ناوم ناوەکانی تەمەن درێژ بن کاکشاڵا و لەگەڵ بابەتی دوودایکیە توانی تۆزێ بۆم باسکەی چییە ئەو بابەتی دوودایکە بە سوتفە نایان دوودایکە جینار یەکە بۆ ئێمە هیچیان فەرقیان باش بەس پێم بڵێ من باوکم لە ئاخری پەنجاکانە یەکێ لە دایکەکان میهێنا لە 1970 بەدواشەوە یەکێ لە دایکەکانی تر میهێنا کاکشاڵاویان براکانی بڕوان بە دووژنی و سێژنی و بڕوا هەیە بەڵام ئەوە مەوزوعێکی کەیە شخصێک لە ناوانە زەحمەتە بەڵام ئێمە تەجروبەیەکی لەوانەیە بۆ ژن ناخۆشە ینی مەسەلەن هەوێ بار بێ و ئەوانە ئەوە ئەتوانین لە دایکەکانم پرسی شعوریان چۆنە بەڵام من بۆ خۆم
دایکەکانە بۆ تۆ جیاوازیان هەردووکیانە گوێ مستحیلە یەکیان لە یەکیان خۆشتر بێ هەمووتانوان خوشک و براکە هەمومان باش ئەسڵەن لەوانەیە تەمان من جوابی ئەوە نادەمەوە گەر بڵێ تۆ لە کامیانی بەڵام ئێمە یعنی تقریبا بەشمان کردووە هەندێک لە دایکەکەی تر من دایکەکەی منیان خۆشترەوە هەندێک لە دایکی منن دایکەکەی تریانە خۆشترەوە ئەوایە جیاوازی شەو پامێکی جوانیشە ئەمەوێ پرسیارێکی شوێنی حیوانەوە کەتیان بڵم ئەمە ماڵی خۆتە بەڵێ ماڵی خۆ ئەمە میوانخانە نی نەخێر ماڵمە لە ناوچەیەکی دوورە دەستی کەم خزمەت وەکو ناوچەی ئەسکەری بۆ سەرگەڵ و خزمانە دۆستانە کە سوکارە هیچ گلەیەکت نایەتە سەر شوێنێکی وات بۆ خۆ دروست کردو و بەڵام ناوچەکەت بۆ جۆرێ نا بۆ ئاگاداریت ئێمە لە عسکەرەوانەی کە خەڵکی عسکەرن ئەزانن ئێمە لە ئەسباب هەبووە کە لە عسکەردانە نشین بەڵام بڵکو ماڵمان هەمووی لە عسکەرە من باپیرم لە عسکەر لە ساڵی 1940 عسکەری بەجێ هێشتۆ چۆتە گۆپتەپەی ئاودان کردوتەوە دیەکە ئەو لە عسکەرە گۆپتەپەی ئاودان کردوتەوە لەبەرەوە زۆر جار خەڵکی منتیقی خۆمان بە شێعەبڵای عسکەر و بە شێعەبڵای گۆپتەپەش ئەیناسن بەخدر ئاوادانێکی ئێرە دەستان گەیشتۆ بە ناوچەکانی خۆشتان بۆ ئاگاداریت عسکەر واز لە شاخ و داخەکەی بێنە ئەویش کەوتۆتە سەر شێوازێک چنەوە سروشتێکی بەدڵە ئەنجنا برادێکمانەیە ناوی حاجی ئەنوەرە پێشمەرگەی باوکم بووە ئەو خزمەتەی ئەو عسکەری کردو تەمەنەوە هیچ ئێمە نەمان کردووە عسکەری کردوتە بەهشتێک کۆتا پرسیار لێراکەین دووبارە لەبەر تەندروستی جەناب زۆر ئاساییە پرسیارەکانی ترتاوکەین دڵنیام و دەزانم هەندێکیش پێێتەوە دیارە بەدەم و چاوتۆ تاو هیلاکی و پێوە دیارە بەس ئەمەوێ کۆتا پرسیارم بەوە بێ دوان لە کوڕەکانی تۆ ئێستا ئەگەر هەڵە نەبم لە نووسنگەی بافڵ تاڵەبانین یەکێکیان لە فەرماندەی یەکیان لە نووسنگەی یەکێکیان لە نووسنگەی بافڵە ئەویتریان ئەویتریان لە فەرماندەی باشە پرسیارێکی گشتی وەکو ڕۆژنامە نووس وەکو هاوڵاتێکی ئاسایی بۆ شاڵای علی عسکەری هەندێک لە بەرپرسەکان کە کوڕەکانی خۆیان لە با بڵێم لە پۆستێکی وا هەستیارە نزیک لە سەرۆکی حزبەکەیانەوە دائەنێن بۆ مانەوەی شخصەکە خۆیەتی یان بۆ بەهێزترکردنی پێگەکەی خۆیەتی یان چییە؟ هەنێک حاڵەت هەیە کە شەرحکردنی بۆ تەمان ئەم جوابە بۆ ئێوە نییە وەکو سەحەفی یاخود بڵین ڕۆژنامەکەی ئێوە یاخود سایدەکەی ئێوە ئەمە جواب بۆ خەڵکی عامە لەوانەیە ئاسان نەبێ ئیسعابی بکەن بەڵام ئەگەر قەناعەتەکەی چەند تۆ ئاگال لێتی کە پۆلو لەو پۆستە دانراوە و کۆماز لەو پۆستە دانراوە من ژەوەنم ئاگالێ بۆ لە بیدایەتە پۆلو ڕەفیقی بافڵ و ئەوانە لە بیدایەتی دروستبوونی دژە تیرۆر و ئەوانە بەیەکەوە بوون و ڕەفاقەتیان هەیە کۆماسیش خوێندنێکی تەواو کردبوو لە سوید ماستەرەکەیە کرد کە هاتەوە لێرە کوڕێکی ئامۆزامان هەیە جێگری پەیوەندیەکانە لە وەزارەت با بڵێن جێگر وەزیرە لەوێ وتم با لە لای تۆ بێ بۆ تەواوکردنی ڕیسالەی ماستەرەکەی کە چوو بوو جار بوو قوبادیش بینی بووی قوبات بردیە لای خۆی لە لای خۆی لە ئۆفیسەکەی تقریبا نزیکە 11 مانگ لەوێ ئەم کڕەوەکو پراکتیشی کرد لە لای ئەو دوایی بوو باهیل لە بینی ئەو بافڵا کە کوڕێکی تێگەشتووە و خوێندنەکەی علاقەی بەوانەوەیە ئاخرەکەی بافڵ بردێ لای خۆی یعنی حقیقەتی عملەتەکە وایە بەڵام بەنسبەت منەوە هیچ لە مەوزوع ئەگۆڕێ بەعکسەوە لە هەندێک حاڵەتە دەست و قاچیان گرت و دەست و قاچگرتنەکە ئەوەیە مەسەلەن من لەوانەیە هەندێک شت هەیە کە بە ئەمەیە بە بافڵی بڵێم کە ئەبێ مەسەلەن فڵان شت دوابێ ئەو کە دێتەوە بە کوڕەکەی منەڵێ ئەڵێ ئەو شتە مەسەلەن ئاوا جێبەجێ بکەن باشە من زەختی لێ ناکەم بۆی نەبێتە زەختی باوکو ئەولادێتی لەبەرەوە هەندێک جار دەست و قاچمەگرێ بەڵام من هەردووچان دوو گەنجی وڵا گەنجی چی پۆلوس 40 ساڵەوە ئەوەی تریشان خوانێ بڕێوە نزیکی 30 ساڵە بە علاقاتی خۆیان زیاتر چوونەتە ئەوێ گفتوگەکانمان بەردەوامە بێ بەڵام پاش ئەم ناوبڕە
دووبارە سڵاوتان لێبێ لە گفتوگۆکانمان لەگەڵ شاڵاوی عەلی عەسکەری ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامین. دووبارە سڵاو لێبێ کاک شاڵاو، لە دەرەوە کەمێک ماندوومان کردی ئەنجایی نەسەر پرسیارە سیاسیە جددیەکان. لەبەروی ئێمە چەند مانگێکی کەممان ماوە بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە چین. دۆخی نەخوازرا و زۆرە لەگەڵ پرۆسی هەڵبژاردنە، هەم ئەم بەیاننامەی پارتی کە لە ماوەی ڕابردوواڵێ بەشداری ناکەم، لەم لاوە دۆخی ناوخۆی حیزبەکان بۆ خۆی چەند حیزبێکی تازە لەدایک بووە. حەزەکەم بەگشتی باسێکم بۆ بکەی هەرێمی کوردستان بەرەو چی دەڕوات لەگەڵ پرۆسی هەڵبژاردنە کە بڕیارە لەو دوادەی بۆی دیاریکراوە بەڕێوە بچێ. طبعا ئەم قسانەی کە ئەیکەم بۆ ئێوە شەرت نییە تعبیر لە ڕای گشتی یەکێتی بکە، ئەمە تعبیر لە ڕای شاڵاوەکە، بەڵێ خوێندنەوەی منە بۆ شتەکان و هەر شتێکیش تعبیری لەیەکێتی کرد ئەڵێم ئەمە ڕێی یەکێتیە، لەبەرەوە هیچ لایەنێک بە هینی ڕای گشتی یەکێتی حسابی نەکە. طبعا ئێمە حەزمانە کرد پارتیش بەشدار بێت لەمەیە، بەڵام بەداخەوە بەیانێکیان دەرکردووە کە من تەسەووری خۆم ئەوەیە لە نەتیجەیە ئەوانیش دێنە پرۆسەکەوە، چکە محکمەی فیدرالی قەراری ئەو حاڵەتەی داوە و بە حکمی دەستور ئەوان هەر ملاحەزەیەکیشان هەبێت لەسەر محکەمەکە، بەڵام ئێستا ئەمری واقعە و قەرارەکانیان ینی بڕیارەکانیان بڕیاری کۆتاییە، بۆیە لە کاتی خۆیان مەفروزە ئینتیخابات بکرێ. چەند سیناریۆیەکەیە کە بە ڕێی خۆم ینی بە بۆچوونی شاڵاو ئەوەیە پارتی کە بەشدار نەبێ، هەر بەشداری هەر پرۆسەکە نەکات. ئەگەر بەشداری پرۆسەکە نەکە طبعا من قەناعەتم وان نییە ڕێگری بکە بە ئاشکرا، ڕێگری ناکا بە ئاشکرا، بەڵام وەسائلی تر هەیە کە ناهێڵێ بە تایبەتیش لە دهۆک و هەولێر ئەو پرۆسەیە سەرکەوتوو بێ. بۆ خۆی بەشداری نەکردنەکە بەشێکە لە ڕێگریکردن. نه مەسەلەن مۆزەفیەکانی کۆمسیۆن مەسەلەن بە قسەیانەکەن و نایەنە سەر ئیشەکان سندوقەکان، مەسەلەن مەکتەب و ئەو شوێنانەی کە سندوقیان لێدانرێ مەسەلەن تەسلیم نەکرێ لە کاتی خۆیان. یعنی پارتی هیچ قازانجی لێکە؟ من نازانم ئەیکایانە، ئەمە تەسەورە، ینی ئەم قسانە ئەگەرن، ینی ئەوە نییە ڕاستە ئەڵێ ئەگەرم چاند و شین نەبوو شەرت نییە ئەم ئەگەرانی منیش هیچی لێشین ببێ، بەڵام ئەمە ئەگەرە و کە هەیە باشە. ئەگەری تریش هەیە پەیوەندیەکانی پارتی تورکیا عێراق و تهدیدەکانی تورکیا جددین لەسەر هەرێمی کوردستان، هیچ بە دووری مەزانن ناوچەکە ببێتە شوێنێکی شەڕ، لەو حاڵەتەشە ئینتیخابات زەحمەتە ئەنجام بدرێ. بۆیە دۆخەکە دۆخی جەوە دموکراتیەکەی جەوێکی خراپە. طبعا مشکلەکە ئەوەیە قانونەکان بە دڵی لایەنێک، ینی با بڵین بە دڵی پارتی قانونەکان دەرنەچوون، ینی سەبەبی دژایەتیکردنەکەی ئەوان ئەوەیە مەسەلەن باسی کۆتاکانەکە کەمایەتەکانی کە لە کوردستان و مواتنی کوردستانن. من بۆ خۆم درۆتان لەگەڵان ناکەم، ئەمەشان ڕای شخصی خۆمە، من حەزمە کرد مەسیحەکان کۆتاییان هەبوایە بەڵێ، بەڵام تورکمان نەتەوەی سێهەمن لە عێراق، نەتەوەی سێهەمن لە عێراق، لەبەرەوە ئەوان مافی ئەوانیان خواردووە؟ نازانم من چێ مافی چێی خواردووە، بەڵام مەسیحەکان بە قەناعەتی خۆم ئەبوو کۆتا بۆ مەسیحەکان هەبووایە، شکل لە عێراقیشا هەیە، بەڵام برا تورکمانەکانمان مەسەلەن ئەوان نەتەوەی سێهەمن لە عێراقا و لە قانونەکەی عێراقا بابڕین هیچ کۆتاییەکیان نییە. کاک شاڵاو ئەمە بە وردیەی نەسەری لەبەرەوەی لە ماوەی ڕابردووە محکەمەی ئیتیحادی زنجیرە بڕیارێکی دەرکردو بە وردی، بەس پرسیارەکەم بۆ بوو ئەگەر بێت و بەبێ هیچ دروستکردنی ئاستەنگێک هەڵبژاردن بەڕێوە بچەیەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی ئامادەیە؟ یەکێتی بەڵێ ئامادەیە. باشە، ئەو هەڵبژاردننی کە لە با بڵین هەموو پارێزگاکانی عێراقا کرا بە کەرکووکیشەوە سەرنج لە سەرێکێتی نیشتیمانی کوردستان بوو، هەم لە هێنانی دەنگەکانیە هەم لەو کەمپەینەی لە پێش هەڵبژاردنا کردی. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ئەوەی کەرکووک بۆ پەرلەمانی کوردستانیش لە ناوچە جیاوازەکانی کوردستان دووبارە بکاتەوە. با من تعبیرەکە و یاخود جوابەکەت بە شێوازێکی کە بدەمەوە. من زۆر جار ئەو تعبیرە بەکارێنم، ئەڵێم خەڵک
ڕقی لە یەکێتی نییە خەڵک ڕقی لە یەکێتی هەڵساوە ڕق لێبوون جایە ڕق لێ هەڵسان جایە جاری وایە ئینسان ڕقی لە مناڵێکی خۆی هەڵەسێ زلێشی لێدا عاجزێکە لی تۆڕە ئەبێ بەڵام مانایەوە نییە ڕقی لە مناڵەکەیەتی بە هەمان جۆرە من قەناعەتم وایە ئێمە لە نەتیجەی هەڵەی کەڵەکەبووی خۆمان خەڵک ڕقی لێمان هەڵساوە ئەینا خەڵکی کوردستان ئەزانێ یەکێتی بە تایبەتیش لە 76ەوە هەتاک و کۆتایی شەڕی داعش چ تەسحەیەکی داوە لەبەرەوە من قەناعەتم وایە خەڵک ڕقی لە یەکێتی هەڵساوە خۆتان درکتان پێ کردووە بەڵێ درکمان پێ کردووە بەڵام ئێمە یعنی ئاسانە بۆ ئێمە ئەگەر کاری باش بکەین دڵی خەڵکەکە بێنینەوە جێگای خۆی لە بەرنامەتانە بیکەن وامان بڕیار داوە وابان بڕیارەکانمان هەیە بەڵام حکمت لە جێبەجێکردنی بڕیارەکانە کەوتۆتە سەر ئەوەی چۆن ئەو بڕیارانە جێبەجێەکەین ئێمە لە کەرکووک کردمان لە مووسڵ کردمان لە خانەقین کردمان باشە بۆیە دەنگە باشەکەمان نەتائیجتان بەدڵ بوو لە کەرکووک کاکشاڵە ئەزانی چی نەتائیج بەداخەوە ئەماشان هەر ڕێی خۆمە ینی کورد بە یەکدەنگ بڕۆشتایە بێگومان دەنگی ئێمە نۆ کورسیبانە هێنا ڕاز نییە ئەو حیسابەی کە ئەیکەن ئەڵێن نەخێر هەر هەشتمانە هێنا ئەوە مبەررە چۆن نەخێر مبەررە ئێمە بە هەموو دەنگەکان ئەگەر کوردی یەک دەنگ بە یەک لیست بڕۆشتی نایە ڕاستە یەکێتی وەکو یەکێتی زەرێرێ کرد چکە پێچ کورسەکەی نەئەهێنا یەکێتی دەنگەکانی دابەشە بوو چکە تۆ کە ئەتلافەکەی هەندێک تەنازلاتەکەی بۆ لایەنەکانی تریش لەبەرەوە من قەناعەتم وا بۆ هەموو لایەنەکان دەنگمانە هێنا و نۆ کورسیمانە هێنا ئەو نۆ کورسیە بەڕێکەوتن ئاسانتر بوو وەک لەوەی ئێستا کەوا چەقی بەستووە عەمەلیەتەکە ئاسانترە بوو ڕێک ئەکەوتین لەگەڵ دێڵێ لەگەڵ عەرەبیش لەگەڵ تورکمانیش کە ئەمانتوانی بە شێوەیەکی باش مانتوانیایە مەسەلەن کەرکووک بەڕێوە بچوایە قازانجی خەڵکەکەی ئەوەی ئێستا ئەو گاپە زۆرەی لە بینی یەکێتی و پارتیا دروست بوو ئەو هەموو خلافاتی کە هەیە و کە بەقەدەر نەبوونی موچەکە بۆ خۆی دڵ و دەرونی خەڵکی بێتاقەتتر کردووە کە ئەویش خراپی بینی یەکێتی و پارتیە لە ماوەی ڕابردووە مەحکەمەی ئیتیحادی مەجموعەیەک بڕیاری دەرکردووە ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازی لە بڕیارەکانی مەحکەمە ئیتیحادیەکە پارتی دیموکراتی کوردستانیش ئەسڵەن دادگاکە بە نادەستوری وەسفەکە پێم بەڵێ ئەم اختلافە زۆرە ئەم دوو ئاراستەیە چییە یعنی ئەبێ کامەتان ڕاست بن خۆی لە ئەساسە ئەزانی ئەوە هەر بۆ پارتی وێشێتی مەگەڕێنەوە ئەو گاپەی کە دروست بووە و خەڵک هەستی پێەکە من بەستم بینی یەکێتی و پارتیە ئەگەم ئێوەش خواتەمەندان درێژکە بە ناوی میدیای ئازادەوە مەسەلەن درێغی ناکەن لە بە قەناعەتی من هەندێک شتی کە بڵاوەکەنەوە ڕاستیە بەڵام چاواشەکاریشی زۆرتیایە ناواقعی زۆرتیایە زیاتر بۆچوونەکانتان تەحلیلە نەک فاکت یعنی ڕاستی نییە یعنی لە مثلا من تحلیلێکەکەم تحلیلەکەی منتان بەدڵە ئەن ئەیکەنە خەبەر شەرنی ئەمە ئیتیهامە بۆ ئێوە ڕاست بێ بەڵام بۆ هەموویەتی بەس بەڵێ ئێمە خلافمان هەیە بەڵێ ئێمە خلافمان هەیە بەڵام ئەبێ ئێمە واقعبین بین ئایا قەراری ئێمە بەسەر محکەمەی فیدرالیە ئەخوا یان قەراری محکەمەی فیدرالی بەسەر ئێمەیە ئەخوا مادام ئەوە جیهەتێکە بە دەستور قەراری داوە کە نە حکومەتی مرکزی لە عێراق نە پەرلەمانی عێراق ناتوانێت بڕیارەکانی ڕەتکاتەوە کەواتە ئێمەش بەشێکین لە عێراق کەواتە بۆ ئێمەش ئاسان نییە ڕەتکردنەوەی بڕیارەکانی دوایی ئیتیهامکردن بەداخەوە ینی ئێمە لە شەرق ئاژین ئەبێت تۆزێک واقعبین بین ئێمە کولتورەکەمان کولتورێکی دەمارگیرە یعنی ئیتیهامکردنی خەڵک بەوە مقابلەکەشت دەمارگیرەکەی دەمارگیرێکی یعنی وا لێدێ شتەکەی ئەگەر قانونیش تۆزێک حەقت هەبێ دەمارگیرەکەەوە لێکە حەقەکەشن ناهێڵێ بۆیە بەڕێی ئێمە من و بەڕێی ئێمەش ئەوانە بڕیارێکن کە ئێمە پێمان هەڵناوەشێتەوە مادام ناتوانین بیگۆڕین ناتوانین هەڵی بۆشێنینەوە بێ وەکو خۆی جێبەجێ وەکو خۆی جێبەجێ نازانم لە سەرەتای پرسیارەکە و ڕوونکردنەوەی کردا
بەس ینی خۆی شتەکە فاکتە، ینی یەکێتی نیشتمانی کوردستان بە فعلی پێشوازی لە بڕیارەکانی دادگای فیدراڵێکە و پارتیش تەنانەت ینی ئەو بەیاننامەی لەژێر تەسیراتی بڕیارەکانی دادگای فیدراڵ ئەوە لە بەشی فەوزاکە بوو باسم کرد. یەکێتی و پارتی نێوانیان خراپە. ئێمە نێوانی ئێستاتان خراپە. قەناعەت بکە بەو شێوەیەش تێکە خەڵک ینی لە ئیعلامی ئەتوانێت تەحلیلێکم بۆ بکەی باش، ینی بە دوور لە هەموو لە میدیای ئازاد و تەنانەت بە دەسەڵاتیشە. یەکێتی و پارتی ئێستا لە چ قۆناغێکی پەیوەندیان؟ ئێمە پەیوەندی دوو قۆری و سێ قۆریمان خراپ نییە. مەسەڵەن کاک مەسرور لەگەڵ برادرانی ئێمە قساکە، کاک نێچیروان لەگەڵ برادرانی ئێمە قساکە. من چەند ڕۆژێک لەمەوە پێش لەگەڵ کاک وشار زێباری قسەم کردووە. ینی هینا ینی ئەو عیلاقە شخصیە هەیە. عیلاقە شخصیەکەتان باشە، بەڵام عیلاقە سیاسیەکە کە بۆ بەمێنەتی بەسەر میلەتەکەەوە قەیناکە شتە شخصیەکان خۆ شتیش عیلاقە شخصیەکە بوارەکەی سیاسیە، بوارەکەی هین نییە، لێک تێگەیشتنی سیاسی. بەڵام بە نەتیجە ئێستا یەکێتی و پارتی ناتوانانی بڵێ لەو پەڕی باشی پەیوەندیان قسەکەی من لەسەر ئەوەیە. باشی پەیوەندیانین ئێمە لەو پەڕی باشی تێگەیشتنی حکومڕانیانین. ئەتوانم وا بڵێم ئەوە ڕێی خۆمەیانی ئێمە شێوازمان ینی بۆچوونمان بۆ حکومڕانیەکە جیاوازە. من ڕئیم وایە ئێمە کە چوینە ئێتلافێکەوە لەگەڵ پارتیە عملیاتەکە ئەوە بوو کە ئێمە حکومەتێکی ئێتلافیە لە حملەی انتخاباتە پارتیش و یەکێتیش و لایەنەکانی تریش گۆڕانیش و یەکگرتو و لایەنەکانی تریش کە بەشداری حکومەت بوون بەرنامەی با بڵێن دیعایی انتخابی خۆیان هەبوو، بەرنامەی کاریان هەبوو بۆ ئەو 4 ساڵە. مەفروض بوو ئەم بەرنامەکارەی هەموو لایەک لێک بدرێ، بەرنامێکی باشی باش هەڵبژێردرێ بۆ بەڕێوەبردننی ئەم حکومەتە بۆ ئێمە ڕێئیمان وایە پارتی حکومەتەکەی بە ئیخۆیە زانی و خۆی با بڵێن تاکڕەوانە بەرنامەیدا ئەنا قەراردەری نهایی بوو لەبەر ئەوەی قانونەکانی کە سیاغە کرابوون هەموو حەقیشیدا بوو بە ڕئیسی وزەرا وەسڵاحیاتەکان لە وەزیرەکانەوە ئەچوو بۆ جێگرەکانیان لە ڕێزوزەراوە ئەچوو بۆ جێگرەکەی. لەبەرەوە یعنی ئەو ڕوحیەتەی کە حکومەتی ئێتلافی پێویستێتی بەو ڕوحیەتە ئێمە نەچوینە پێشەوە. باشە. چاوپێکەوتنێکی بەڕێستان هیچ چەرمانگێک پێش ئێستاە باس لەوە ئەەکەی کە زۆرێک لەو شاندانی کە پێکهێنرێ و ئەنێدرێنە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان هەندێک جار بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان تەنانەت یەک ئەندامی یەکێتیش نابا لەگەڵ خۆی یان بۆ نمونە زۆر جار پەنجە بەرزەکرێتەوە بەڕووی بافڵ تاڵەبانیا کە پەیوەندی زۆر باشە لەگەڵ سەرکردە عێراقیەکان بۆ خۆی بەتەنها ئەم پەیوەندیانە دروستەکە. بەڵام دوای تێپەڕێنی چەند مانگێک ئێستا ئێمە ئەبێ لەوەش گەڕین چونکە شێوازی ناردنی وەفدەکان چۆتە شێوازی تۆمارکردنی سکاڵا لە محکەمەی ئیتیحاد. یعنی تقریباً ئەو هێنراوەتە پێشەوە بابەتی شاند و شاندکاریش هێندە باب بە مینێکی خۆمان بڵم ڕەواجی نەماوە. ئەمێ بزانم کاک شاڵاو تا چەند ئەمەی پێ دروستە کە محکەمەی ئیتیحادی هێنراوەتە پێشەوە بۆ یەکلایکردنەوەی قەرارەکان. ئەی دوای ئەوەی یەکێتی و پارتی بۆ خۆیان نەیانتوانی ڕێبکەون لەسەر پرسانە. نزیکەی 2 ساڵ بوو لە پەرلەمان بە هەموو فراکسیۆنەکانەوە ماعەدا فراکسیۆنی پارتی و با بڵێن کۆتاکان نەبێ هەموو فراکسیۆنەکان ڕێیان وا بوو ئەم قانونە کۆنەی کە لە ساڵی 92 دەرکراوە ئەبێ تعدیل بکرێ ئەبێ بگۆڕدرێ. برایانی پارتی نەهاتنە پێش بۆ گۆڕینی قانونەکە و شێوازی انتخاباتەکە کە داوای فرەبازدەی یەکرا ئێوە خۆتان بە پارتی تانوت کە بێنە پێشەوە پێ بۆ چارەسەری لە پەرلەمان لە جەرسەک لە فراکسیۆنەکان لە بەشی چار ڕێککەوت بوون لوژاندانرا بوو بۆ شێوازی قانون و شێوازی انتخاباتەکە نەگەیشتنیە نەتیجە بە هیچ شێوەیەک نەگەشتینە. ئێوە ئەو کاتەش داواتانە کرد لە بری لابردنی کۆتاکان کورسیەکان دابش بکرێ؟ لا کورسی ئەزانی چۆن مەسەلە لابردن و کورسی دابشکردن نییە. ئێستا ئێمە ملاحەزەیەکمان هەبوو لەسەر هەندێک شت. ئەگەر پێم بڵێ لە کفری خەڵکی تورکمان هەیە پێتەڵێم بەڵێ ئەشێ تورکمانێک لە کفری دەنگ بێنێ بەڵام ئەستەمە بڵێ تورکمانێک لە پێنجوێن دەنگەهێنێ چکە کەسیان نییە. تورکمان لە پێنجوێن نییە. ئەشێش عیلەیەکی تورکمان پیاوەکە تورکمان بێ یان ژنەکە تورکمان بێ تەسیر لەسەر مناڵەکانیشی بکە
شاڵا و تورکمانە و خۆی لەوێ هەڵەبژێرێت 4 دەنگ 5 دەنگەێنم بەڵام 300 دەنگ و 400 دەنگ تورکمانێک لە 5 بێنێ منطقی تیانە ئەمە ڕوویان لە ماوەی بەڵێ لە ماوەی ڕابردووە ڕووی داوە ئێمە ڕەئیمان وایە تورکمان حەقی خۆیەتی بەشداری بێ لە پەرلەمانی کوردستان چکە ئەوانە هاوڵاتی نیشتەجێی کوردستانن هەرێمی کوردستانن چۆن کورد حەقی هەیە عەرەب و تورکمان و کەمایەتەکانی تریش ئەوانەی کە لە کوردستانن حەقی خۆیانە بەڵام فەرقی هەیە تۆ دەربچی بە دەنگی حیزبێکی تر کە ئەعلانت کردووە حیزبێکی تری و حیزبێکی کەبی دواییش من کە تورکمانم ئەندام ناوچەی یەکێتی بم یان ئەندام ناوچەی پارتی بم ئەشێ حیزبەکەم دەنگم بداتێ بەڵام بە ناوی حیزبێکی کەی بە ناوی تورکمانەوە بێمە مەیدانەکە و دەنگی حیزبەکەم بێنم باش ئەم ڕوونکردنەوەی ئاوا زۆر بە سەحیحی ئێوە بە پارتیتان وتووە جوابێکی بە تورکمانەکانیش ماوتون جوابێکی ئێمەنین ئەڵێن ئێمەنین یعنی خۆیانی لێبێبەریەکەن بەڵێ خۆیانی لێبەبەریەکەن ئەڵێن ئێمەنین دواییش لە هەموو بڕیارەکانە زۆربەی ئەوان با بڵێن لە تەنانەت لە یەک دەنگیشە نەهاتون مەسەلەن دەنگ لەسەر ئەم مەوزوعە لەگەڵ مەسەلەن مقتەرەحی نەوەی نوێ مقتەرەحی گۆڕان مقتەرەحی یەکگرتو کۆمەڵ یەکێتی باشە دوای ئەوەی کە بۆتان یەکلایی بۆ پارتی نایەتە ژێرباری ئەوەی لەگەڵ یەکێتیا پێک و ئەم بابەتە ینی چارەسەر بکەن بڕیاری تۆمارکردنی سکاڵا لە مەحکەمەی ئیتیحادی بە بڕیاری هەموو مەکتەب سیاسی یەکێتی و یا تەنها سەرۆک بڕیاری بۆ وەگەداری دەچێتی خۆی بڕیاری داوە بۆ فراکسیۆنەکەش کردوێتی وەک داواکەشی کە تەسجیل کردووە یەکەم کەس لەسەرۆکی پەرلەمانی کردو کە یەکێتیە بۆ ئەگەداری داوا لەسەر پارتی تەسجیل نەکراوە لەوێ نەخێر دەزانم لەسەر پەرلەمان بەستم عەمەلی تۆمارکردنەکە لە مەحکەمەی ئیتیحادی نەیتوانی ئەو پرسە یەکلاکاتەوە ئەو پرسە یەکلاکاتەوە ئێتۆ کە شتێک پرسێک لە بینی دوانە یەکلا نابێتەوە ڕێککەوتن ناکرێت مەجبوری ڕووبکەیتە مەحاکم جا پرسیارەکەم بۆ دوای ئەمەیە تۆمارکردنی سکاڵاکە مەجموعەیەک دەنگۆی زۆری بە دوای خۆی ئاهێنا ئەمەوێ ڕای شخصی کاکشاڵا بزانم لەسەرەوەی تۆمارکردنی سکاڵایەک لە مەحکەمەی ئیتیحادی ئەکرێ بە تەخوین و بە دروستکردنی مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان وەسف بکرێ من بەڕێز بن یەک شتێکەڵێم بۆ تاریخ زۆر جارشی بتۆتەوە جەلال تاڵەبانی کە پێشەوەی نەخۆشکەوێ یەک وەسێتی هەبوو ئەویش احتیفاز پێکردنی قەوارەی هەرێمە وەسێتی مام جەلال بەڵێ وەسێتی مام جەلال لەبەر ئەوە لە بچووکترین ئەندامی یەکێتیەوە تا گەورەترینی ئەبێ ئەو وەسێتە جێبەجێ بکە چکە ئێمە بە ڕابەری خۆمانمان زادیوە و قسەکانیشی بۆ ئێمە سەنەدە و نەژما بێ لە ژیانە وەکو ئەمروایە باشە و حەقیقەتی شت دەوێ ئەوە ئێمە نین کە قەوارەی هەرێمە خەینە خەتەرەوە واقع نەبینین دنیا بینی واقع بینی برادرانی پارتی بەداخەوە لەمایان زۆر کەمە ئێمە نایبینن یا نایانەوێ بیبینن بەخوا بەڕێی من هەستی پێ ناکەن ئەنجنا منطق نییە تۆ واقعێکی ڕاست بێت و خۆتی لێ هەڵەکەی ئێمە زروفێکی سیاسی تایبەت بۆ کوردستان دروست بوو تعاملی کوردستان وەکو نیمچە دەوڵەتێک ڕۆیشت چکە تعاملەکەمان نادروست بوو مەسەلەن شەفاف نەبوون لە سیاسەتی نەوتا بۆ نمونە شەفاف نەبوون لە سیاسەتی نەوتا لە هەندێک حاڵەتی ترە کوردستانمان خستە ژێر قەرزێکی زۆرەوە وامان لێ هات حکومەتی عێراقیش مرکزە ئێمە بتمانەوێت نەمانەوێت سا تۆ ئەچی بە وڵاتێک پاسپۆرتی کوردستانت پێ نییە تۆ ڕاستە لە هەرێمی کوردستانەژی ڕاستە لە پاسپۆرتەکە نووسراوە بە کوردیش نووسراوە بەڵام هەڵگری پاسپۆرتی عێراقی کەواتە پەرلەمانی عێراقی ئەگەر نازانم بە گەورەی وەسفی کەم بەژین لە پەرلەمانی کوردستان گەورەترە ئەگەر حکومەتەکەی عێراق لە حکومەتەکەی کوردستان گەورەترە چکە بۆ تعاملی ڕاستە و خۆی دنیا لەگەڵ ئەو حکومەتەیە باشە ئێمەش بەشێکین لە عێراق دەستور حەقەکانی بۆ داناوین و ئەوەی حەقی مرکزیشە لەسەر هەرێم هەر دایناوە ئێمە بەداخەوە وامان لێ هاتبوو ئەو نێڵێ ئی خۆم بۆ خۆم ئی تۆش بۆ خۆم
باشە مامان لێ هاتبوو پرسیار بۆ نمونە لەسەر مەسەلەی بۆ نمونە مەلەفی نەوت و غاز کە دەوترێت لە ماوەی ساڵانی ڕابردووە هیچ شەفاف نەبوون. یعنی ئێمە لە ماوەی هەفتەی ڕابردووە دیدارێکمان کرد لەگەڵ بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان و بەفعلی من ئەم پرسیارم ئاراستە کرد کە لەوەتی هەیە مەلەفی نەوت لە لای پارتیە و شەفافیش نەبووتیایە. شێوازی ئاراستەکەی پرسیارەکەی من بەم جۆرە بوو، بەڵام وەڵامی ئەو بەنەخێر بوو کە لەوەتی هەیە یەکێتی و پارتی پێکەوە ئیداری ئەم مەلەفەیان ناو. تەنانەت برادرانی یەکێتی زۆر سوور بوون لەسەرەوەی کە ئێمە مەلەفی نەوت و غاز تەسلیمی حکوومەتی عێراقی بکەین. قسەکەی ئەو لەسەرەوە بوو، فەرموو ئەوە تەسلیمیشمان کرد و هیچیشمان نەکرد بە هیچ. پێم بڵێ کامیان ڕاستە؟ ئەزانی من بۆ خۆم لە برادرانی خۆمانم بیستۆچکەوە شتێکە دۆکۆمنت کراوە، ینی کە ئاگایان لێتی برادرانی یەکێتی ئاگایان لێتی. باشە. مەلەفی نەوت و غاز بەشێک نییە. مەلەفی نەوت و غاز لە لای من لە لای شاڵاو دوو بەشە. بەشێک ئاگال لێتی عەقدەکان چۆن نەکرێ، باشە. بەشێکی ئاگال لێتی نەوتەکە چۆن نەفرۆشتێ، ئەوەی کە هەیە. بەشێکی کەی بیری ترە، بیری نەوتی ترە نایەتەوە ناو خەزێنەی دەوڵەت، نەک ناو خەزێنەی دەوڵەت، نایەتەوە ئەو لوژنەیە کە ئاگای لێ بێ. باشە، ئەمە لایەنێکی. لایەنی دووهەمیشی پارەکەی کە وەرئەژیرێ لەکوێیە. من پێم سەیرە مەفروزە لە حکومەتێکی موئەسەساتیە پارەی نەوت یاخود هەموو دەخلێکی ئەم وڵاتە ئێستا تۆچی پارەی کارەبا 10,000 دینارە دەی، ئەبێ ئەم 10,000 دینارە لە وەزارەتی مالیە نووسرابێ کە هاتەوە. من بۆ خۆم گوێم لە وەزیری مالیە بۆ ئەمە ئێستا ئەڵێ من بەس ئەوەندە ئەچمە ژێرباری ئەوەی کە ئەم درێتێ چی ئەیداتێ؟ قسەکە وایە کە شتێکی شێ و نادرێت. ئاخر وەنیە معنای ئەوەیە ئەڵێ من هەر ئەوەندەی کە ئەم درێتێ تحملی مەسئولیەتەکە یەکەم. کەواتە تاکە مۆدێلە حیزبێک پارە بداتە حکومەتەکە. ئەی باشە، کەواتە نادروستی مامەڵەی با بڵێم حکوومەتی هەرێم نەگەکێتی و پارتی بەتەنە، ینی نادروستی مامەڵەکەی حکوومەتی هەرێم بوو لەگەڵ حکوومەتی عێراقیە کە ئێستاوە ساڵێک و چەند ڕۆژێکیشە هەناردەی نەوت وەستێنراوە، بەڵام حکوومەتی عێراقی نایەتە ژێرباری ڕێکەوتنەوە. ئەزانی هەناردەی نەوت شتێکی سیاسیە بە قەناعەتی من نە لە دەست پارتیا بۆ نە لە دەست یەکێتیا بووە. من ڕئیشم وایە نە پارتی پێخۆش بۆ نە یەکێتیش پێخۆش بۆ کە ڕاگررتنی هەناردەی نەوت، چونکە بەڕاستی کێشەی بۆری بۆ موچە خۆرانی هەرێم دروست کرد. ینی کە نەتوانرات مانجێک بڵین معاش بدرێ، ینی وەزعەکە وەزعی مالیەکەی اقتصادیەکەی خراپ کرد بە حەقیقەت. یعنی ئەوان پیا و بە وجدان بیڵێ، بەڵام ئێمە لە بیریشمان نەچێ ئەم زروفەی کە تێیکەوتوین ناتەباییەکەی خۆمان و تێک نەگەیشتنەکە کوردی گەیاندۆ بە ئەم دەرەجەیە کە ئێستا لە بەغدا با بڵین وەکو جاران ئەو هەیبەت و هینەمان نەماوە کە لە ناوخۆیان ناکۆک بووی. حکوومەتی عێراقیش ئەزانی خۆی تەجروبەیە، هەموو شتێک تەجروبەیە. لەوانەیە هەتا گەیشت بنە ئەوەی کە یەک دوو هایدروژین و ئۆکسجینێک ئاو دروستەکە، لەوانەیە 100 تەجروبە کرابێ هەتا گەیشتونەتە ئەو نەتیجەیە. کەواتە کە تۆ گەیشتیتە نەتیجەیەک، ئێمە دلیلمان هەیە مدەتێک یەکێتی و پارتی بەیەکەوە یەکدەنگ لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، لەگەڵ عێراق، لەگەڵ سووریا، لەگەڵ دەوڵەتە ئیقلیمیەکان، لەگەڵ دەوڵەتەکانی دنیا، لەگەڵ ئەوروپا بە یەکدەنگە ڕۆیشتین. لە عێراق بە تایبەتی ئەنوا ئۆشکال ئیمتیازی بۆ کوردستان تیا بوو کە جیاجیا بووینەوە ئیمتیازەکان نەمان. هەر بەسەری بەدەریڵێ لادێی کۆن هەیە کە کابرا مناڵەکانی بان کردو نەسیحەت کردوون یەکی تیرێکی داو نەتێ بیشتێنن هەموو شکاندویانە و بە عەدەدی مناڵەکانی تیری داوە دەستێکیان هەمویان بۆیان نەشکاوە. یعنی کە بەیەکەوە ڕۆیشتنمان بۆ بەغدا و یەکبوونمان، بەڵام یەکبوون ئەسبابی هەیە. کاک شاڵاو ئەمێ زۆر بەڕوونی جگە لە دیوە سیاسیەکە، بەڵام خراپی بینی یەکێتی و پارتی ئێوە هەستی پێکەن کە تەسیراتێکی زۆر خراپی هەیە لەسەر خەڵکی کوردستان؟ ئەکید بۆ ئاگاداریت خەڵک لە ژیانی خۆیان ئەمە نەتێوێ، قوت و نانێوێ، تەندروستیەوێ، خوێندنێوێ و سەرویسی شتی ڕۆژانەیەوێ لە ژیانە. ئەمانەی وتە چەنی ئێستا فەراهەم کراوە بۆ خەڵکی کوردستان؟ ئەزانی چۆن کوردستان ئەمینە دڵنیابە، ینی
بە وجدان بیڵێن لە هەولێریش و لە دوهۆکیش و لە سلێمانیش و لە هەڵەبجەش وەکو محافەزە بڵێ ئەمانەت هەیە بەڵام بڵێ حەوادث ڕوونادا بڵێ ڕۆدا ئەوە لە رووسیا وڵاتێکە لەوەتی هەیە ئیمپراتۆریەتە و قەیسەریەتە و بەڵام بەراوردی هەرێمی کوردستانیش ناکرێت بە رووسیا باشە ناکرێت بەڵام مەقسەدم حەوادث ڕوو ئەدا ئەمریکا ئەوە 300 تۆ باسی ئەمن و ئەمانەکەی کەسمان ناتوانین نکوڵی لەوکەین بەڵام ئێستا لەم زروفەی ئێستامانە ئێوە ئەتوانن بڵێن هەرێمی کوردستان ئەمینە کە بەیانیەک نییە ئێمە هەڵنەستین بە هێرشێکی درۆنی ئێرانە یا لێرە تورکیا ئەیانەوە تەفسیلەکەیت بدەمێ بەڵێ کوردستان ئەمینە بەڵام شعوری خەڵک لەم خلاف و لەم قسە بە یەکگوتنەی پارتی و یەکێتی بە تایبەتی جا چ لە ئیعلامی ڕسمی چ لە ئیعلامی سێبەر بەڵێ ئەمە تەئسیری حاڵەتی نەفسی زۆر خراپی لە لای خەڵک دروست کردووە هەست بە قەلەقی ئەکا دائیم بۆیە ئەبینی خەڵکی ئێمە بەعام تۆ واز لەوە بێنەیەکە بۆ خۆی بەشوشە و ڕووی خەندەی هەیەوینە بەڵام بەعام خەڵک ئەڵی خۆڵ و دۆی بەسەراکراوە ینی بێتاقەتە سەبەبەکەشی بە قەنەعەتی من سەبەبەکەشی ئیعلامی نامەسئولە ئەجا لە لای ئەوانەوە بێ لە لای ئێمەوە بێ لە ئیعلامی سێبەریش و لە ئیعلامی بەناو ئازادیشەوە بێ هەموو ئەمانە تەئسیریان هەمووی تەئسیریان هەیە باشە لە ڕووی ئابووریەوە یعنی ئێمە لە ناو خەڵکای نەگەر وەکو ڕۆژنامە نووسیش حسابی نەکەین ینی من چەندین جار گوێم لە کەسانێک بووە کە بزنسەکەن ینی ئەڵێن بۆ نمونە هەتا دوی نیوەڕۆ دەنگ و باسێک هەبووە لە چواری عەسرا بە دەرکردنی بەیاننامەیە کە نە پارەش خراوەتە بازاڕەوە هیچیش نەگۆڕاوە تەنها بەیاننامەیەک دەرکراوە دڵ و دەرونی خەڵک ینی فەرقی کردووە و سیرێکی بازار جوڵەی تێکەوتوێتەوە من بۆ خۆم ئەو سەمدیوە لەگەڵ پارتیا کۆبنەوەمان نەبوو وەزعەکە تۆزێک زۆر ئاڵۆز بوو هەر کە بەیاننامەیەکی مشتەرەکمان دەرکرد پرێس ڕلیسێکیشمان دەرکرد بوو یعنی یەکسەر بازار گۆڕا کەواتە مادەم ئێوە درک بەوە ئەکەن یعنی کێ لە ناو یەکێتی و پارتیا تەمان بۆیە من هەرەڵەم یەکێتی و پارتوتی چکە دوو تاکە حیزبی فەرمانڕەوان لە هەرێمی کوردستان ئێوە بۆ شتێک ناکەن یەک تۆز لە خەمی ئەم خەڵکە کەمکەنەوە ینی هەستی پێ ئەەکەن خەمەکە لە جیاتوی کەمیکەنەوە زیایەکەن تۆ لا گوێ لە من بێ ئەوە ئیتیهامێکی تۆزێک زۆرە با من ئەلەمەیە قسەی بۆ پارتیش بکەم ینی ئەزانی چی وجهە نەزەر جیاوازە لەسەر پێم وتی وجهە نەزەرمان جیاوازە لەسەر بەڕێوەبردننی وڵاتەکە وجهە نەزەرمان جیاوازە بەڵام جیاوازی وجهە نەزەرەکەتان تەئسیری کردوتە حاڵەتە سلبیەکەی بەڵێ ئەمەیانەی کە جەناب دەفەرمووی باشە ئێمە سەر پەیوەندیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئێرانە یەکێتی تا ئێستا پەیوەندیەکانی هەروە بە باشی ماوەتەوە لەگەڵ ئێرانە ئێمە بۆ ئاگاداری لەگەڵ تورکیاشا پەیوەندیمان هەیە نەک لەگەڵ ئێرانە بەڵام من جارێ پرسیاری ئێرانەکەم بۆ خۆم شاڵاو یەکێکم لەوانەی کە ڕێیم وایە ئەبێ پەیوەندی باشمان لەگەڵ تورکیاشا هەبێ پەیوەندی باشمان لەگەڵ عێراقیشا هەبێ لەگەڵ سووریاشا هەبێ لەگەڵ دەوڵەتە ئیقلیمیەکانە لەگەڵ هەموویان هەبێ من ئەمێ بە تایبەتی باسی ئێران بکەم بەڕێز ئەزانی ئێران سنووری بە سنووری یەکێتیەوەیە زۆربەی سنوورەکەی 400-500 کیلۆمتر ئاڵوگۆڕی ئیقتصادی لە بینی هەرێمی کوردستان و ئێرانە لەم سنوورانەیە تەبەن ئەمە بکە بۆ ئێران ڕاست بێ بۆ تورکیاش ڕاستە ینی ئایا ئەشێت تۆ پەیوەندێکی ناڕێکت لەگەڵ ئێرانە هەبێ باشە ئەم پرسیارە بێگومان کۆمەڵە پرسیار ئەهێنێ بە دوای خۆیە یەکێک لەوانە ئەوترێت سووربوونی ئێران لەسەر دەستپێوەگرتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێک لە ئارادایە کە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم جارە نەتیجەیەکی زۆر چاوەڕوان نەکراوە دەستبێنێ ئەمە پرسیارە و تۆ وەڵامم ئەیتەوە ئەمە ڕەئی نییە باشە با من یەکشێک پێ بڵێم ئێمە ئەسڵان ڕەئیمان وان نییە چۆنە با من یەکشێک پێ بڵێم ئەم سەفەرەی کە لە کەرکووک بووین شێوازی دەنگدانەکە و حسابکردنەکەی هەموو شخصێک کارتە نیشتیمانەکەیە بە باشە پەنجەمۆرەکەیەکە ئەلکترۆنیەن وەرەقەکەی کە نووسیوتە یەکسەر لە بەردەمی خۆتا بەسکانەکەی ئەڕوا و لەوێ حفظە بێ ژماردنەوەی دەنگەکان بەدەستیش عینە نەتیجەی داوەتەوە باشە دەنگدانی ئەلکترۆنی لە بەڕای تۆ ڕێگایەک نییە بۆی قەناعەتی من تۆ بە
شتێکی نەهێنیەکت بۆ باسکەم برا گەورەکەم لێرە نەبوو دایکم لە حەزی بۆی دەنگ بۆ یەکێتی پیاکەوە ئەوانە هەوێ و هینەکەی کاکشۆڕشمی هێنابوو لەوێ بۆ کەرکووک برادرانی خۆمان لەوێ هەموو دانیشت بووین ئێمە کە دایکم و ئان هاتن دایکم کتێەوە هەویەکەی شۆڕشیشم هێناوە حەزەکەم ئەگەر ئەکرێت دەنگی بۆ بدەن وتما وەڵڵا ناتوانین دەنگی بۆ بدەن کەس ناتوانێت دەنگی بۆ بدەن لەبەر ئەوە نەخێر کێشەکە ئەوەیە کە تۆ کە بە تەندروست ئەتەوێت لەگەڵ لایەنێک با بڵێن پەیوەندی بکەی مقابلەکەت دائیمەن بۆ مەرامی خۆی بەنەو عیشکەلێکی باشە بەس بەڵام پەیوەندیەکەی ئێوە و ئێران هیچ تەسیراتێکی لەسەر ئەوە دروست نەکردووە کە پێگەی یەکێتی نەوعەنمە لە ناو عێراقا بەهێزتر بێ لە لایەنەکانی تر بۆ ئاگاداری پارتی ئێستاش پەیوەندیان لەگەڵ ئێران ئەگەر لە ئێمە باشتر نەبێ هینتر نییە کەمتر نییە من نمونەت بۆ بێنمەوە باشە ئێوە سەحەفین و بڕۆن تحقیقێکی سەحەفی بکەن لە کام مەرزەی یەکێتی زۆر مهمە بڕۆنە ئەوێ بڕۆنە مەرزی حاجی ئۆمەران بزانە بە هەموو مەرزەکانی سنووری سلێمانی بەقەدەر مەرزی حاجی ئۆمەران دەخلی هەیە ئەگەر ئێران مەسەلەن علاقەی ئەوەندە خراپە لەگەڵ پارتیا و لەگەڵ یەکێتیە بۆ هیچ نەبێ بۆی اقتصادی ئەم منتیقەیە زیاتر ببوژێتەوە بۆ نایە لێرە یارمەتی مامدا بابە ئەسڵ و ئەساسی نییە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئێرانە پەیوەندی سیاسیمان هەیە پەیوەندی دیبلۆماسیمان هەیە و دواییش بەڕاستی ینی خەڵک بە ویژدان بیڵێ ئێمە چەند جار لێمان قەوماوە کورد لە کوردستانی عێراق تەمان کە ئەڵێم ئێمە مەخسەن یەکێتی نییە هەر کورد لە کوردستانی عێراق کە لێ قەوماوە جوانترین نمونەش نەوەتوویەکە کە ئەو کۆچە خەڵک ڕۆیشت بەرەو ئێران و تورکیا دەوەرە بڕۆ سەیری ڤیدیۆ کۆنەکان کە کەم گرتووە لەوێژ نەبوو من نەمگرتووە لەوێژ نەبوو باشە بڕۆ بزانە تەعاملی ئێرانیەکان چۆن بۆ لەگەڵ خەڵکەکەیە خەڵکە ئاساییەکە لەبەر ئەوە بەڵێ ئێران ئێمە پەیوەندیمان لەگەڵیانە هەیە بەڵام کوردوتەنی دەست و ئەوامەکە وا ناکا کە ئەمەی ئێران کردوێتی لەگەڵ هەرێمی کوردستانە و لەبەرەوەی خۆشت باست کرد کە سنووری زۆنی سەوز لەگەڵ ئێرانە زۆر نزیکە لە یەکتریەوە وا لە یەکێتی بکە کە ئەجێنداکانی ئێران لە ناو کوردستانە جێبەجێ بکە و تەنانەت لە مامەڵەشیان لەگەڵ سەرکردە عێراقیەکانە تۆ پرسیاری لێ بکەم ئەجندەی ئێران لێرە چییە؟ ئەجندەی ئێران پاراستنی هەژمونونەکەیەتی زۆر پاراستنی هەژمونی پێی خۆی قایمتر بکە پاراستنی هەژمونی ئێران لەکوێ زۆرە؟ لە عێراق زۆرترە بە عێراق پارێزرەیان بە بابرین سنووری دەسەڵاتی یەکێتی کە سلێمانی و هەڵەبجاگرێتەوە ڕەنگە لە ڕووی تەسیراتەوەی بۆ نمونە سنووری سلێمانیش زۆر بێت باش ناکرێت لی کەم بکەیتەوە لە چی لە کەم ینی بۆ نمونە بۆ ئاگادارین عێراق حکوومەتی ئێران ئەتوانێت لە عێراقەوە هەرچی بیە جێبەجێیکە ئەگەر بەس لە هەژمونونەکەی بەو نەوعە ببێ کە جەنابەت باسیەکەی هەموو شتێک جێبەجێ بکە هەموو شتێکی کە ئێوە باش ئەگەر ڕوونتر من بە تۆی بڵێم لەو چاوپێکەوتنەی بەرپرسەی پارتی دیموکراتی کوردستان شتێکی سەیری گوت کە وەڵامی محکەمەی ئیتیحادی بۆ برادرانی پارتی دیموکراتی کوردستان و تەنانەت نامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان کە بۆ محکەمەی ئیتیحادی ناردووە لەسەر دەستکاریکردنی کورسی محافەزەکان لە هەرێمی کوردستانە و توێتی بڕۆن لەگەڵ برادرانی ئیتیحادی وەتانی ڕێبکەون ئێمە کێشەمانێ ئەمێ بزانم ئەو قووەتی برادرانی ئیتیحادی وەتانی چییە بکەم یەکێتی نیشتیمانی بۆ ئەوە مانای ئەوە بێ کە ئێمە لە ئێرانەوە نزیکی ئێرانەکەی بڵێ بزەبت ینی معادلەکە بۆ جۆرێ دەگوترێت کە ئێران بە جۆرێک پشگیری یەکێتی نیشتیمانی کوردستانەکە تەنانەت ینی دەسەڵاتەکە سەپێنراوە بەسەر محکەمەی ئیتیحادیش نەگەێنێ ئەو جوابە ئەگەر ڕاست بێ ئەو جوابە ئەگەر ڕاست بێ بۆ ئەوە نەگەێنێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ حسابی بۆ بکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکە لە دەسەڵاتی ئەم هەرێمە کە تۆ دەسەڵاتەکەی ئیهمالەکەی کە دەسەڵاتەکەی ئەتەوێ کەمی بکەیتەوە پێت ناکرێ ناتوانانی یعنی ئەو بڕیارانی محکەمەی ئیتیحادی بە هیچ جۆرێک لەژێر تەسیراتی ئێرانە نییە من نازانم من لە محکەمەی ئیتیحادینەوە پرسیارە بێ لە خۆیان بکەیت بەڵام بۆ ئاگاداریت محکەمەی ئیتیحادی بڕیارەکانی کەداوە لە زۆر بوارە بڕیاری داوە هەر لە مەسەلەی ئەم انتخاباتیان نییە بڕیاری داوە
بۆ ئاگاداری ئەگەر وفقی دەستور نەبێ ناتوانێت ئەو قەرارانە بدات. چۆن ناتوانێت ئەو قەرارانە بدات؟ باشە ئەگەر لە دەستورە ئەو حەقەی نەدابێتێ و اختصاصی خۆی نەبێ زۆر شت چۆتە بەردەستی وتێتی اختصاصی من نایکەم. باشە کەواتە ئێوە بۆیە بە جۆرێک پێشوازی یان با بڵین پشتگیری لە بڕیارەکانی محکەمە ئیتیحادیەکەن چکە بەپێی دەستورە کەس ناتوانێت کەس لە سەر و دەسەڵاتی دەستورەوە نیە. باشە پرسیارەکە بە ئەو بەو نەوعە بێ ئەم دەستورە چێ نووسیوێتەوە؟ یەکێتی و پارتی بەشێک نەبوون لە نووسینەوەی دەستور لەگەڵ عێراقا؟ باشە پێم ناڵێ کە خۆم بەشدارم لە نووسینەوەیە بۆ ئێستا کە بڕیارێکەدا دژی مەسلحەتی من ئەڵێم ناقانونی و ناڕاستی لەبەر ئەوەی بیانۆکە بە جۆرێکە قسە باس لە ئیتیجاهی ئەو لاکەین هەموو ئەم بڕیارانەی محکەمەی ئیتیحادی هەنگاونانە بەرە و لاوازکردنی قەواری هەرێمی کوردستان و دواترکردنەوەی کوردستان بێکێک لە محافەزەکانی عێراق کە ئەم ترسە لە لای ئەوان هەیە و برادرانی یەکێتی ئەم ترسە نابینن. کەمکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان بەوەی کە حەقێکی شەرعی خەڵکی کوردستان کە چی بوێ هەڵی بژێرێ بێوێ قانونێکی انتخابی دابنێ کە مطلق ئەکسەریەتی حیزبەکانی کوردستان ماعەدا پارتی و پارتیەکانی کە بە ناوی کەمە نەتەوایەتیەوە با بڵێن کە لەگەڵ یابوون ماعەدا ئەوان نەبێ هەموو لایەنەکانی تر کە دژی یەکێتی شانتیایە بەنەوەی نوێتەوە بە بەشێک لە ئیسلامیەکانتان زۆر خەڵک باشە هەمووی دژی ئەو قانونی انتخاباتە بوون داوای فرەبازنەیان نەکرد چکە مەجای دەنگهێنانیان نابوو نەیانەتوانی دەنگ بێنن باشە بۆ هەتا لەوێ ئەو حەقی بووە لە 92ەوە 30 شتێک ساڵوە ئێستا بۆ 94 ئەیکەین یعنی 32 ساڵ 32 ساڵ قانونێک لە ساڵحی خۆیەتی انتخاباتی پێکا هیچ عیبێکی نییە بەڵام ئێستا بڕیاری خەڵک داوای لەسەر ئەم قانونە تەزیل کردووە لە عێراق لە هەموو انتخاباتێکا تقریبا قانونی هەڵبژاردنەکان گۆڕاوە لە لای ئێمە 32 ساڵە نەگۆڕاوە ئێستا داوا کراوە قانونەکە بگۆڕێ قانونەکەی کە بە شێوازی عێراق هێناوێنە لێرە هەڵبژاردنی پێکەن چکە لە ساڵحینە ئەڵێ نەخێر ئەمە ئیتر ئەمانە هەمووی خائین و تەخوین ئەبەخشێتەوە ئێمە من ڕئیم وایە حەزەکەم بەو برادرەش بڵێ ئەوە ئەوانن کە قەوارەی هەرێم بە تاگڕەوانە ئەیانەوێ بچووکی بکەنەوە ئەینا وەکو بافڵ وتبووی قسەیەکی مەشهوری هەیە وتی کاکە ئێمە انتخابات لەگەڵ پارتیەکە 11-0 ئەچینە یاریەکەوە ئێستا ئەو 11یان نەماوە ترسەکەیان لەوەیە ئەینا ئەگەر ڕاست دەکەن باش کەمایەتەکان من ئێستاش پێتەڵێم تورکمان حەقی خۆیەتی بەشدار بێت لە انتخابات بەڕاستی مەسیحەکانیش حەقی خۆیانە نوێنەریان هەبێ لە انتخابات و تورکمانیش نوێنەری هەبێ بەڵام باشە ئەم 11 بە سفرە ئەم 11 بە سفرە ئێستا خۆتۆ دەنگەکانی پارتی هەری خۆیەتی ئەی لە چێ ترسی دێتە نایێتە پێشەوە خۆی بە حیزبی یەکەم نازانێ وەنیە ئێدەبا بێ پەجاو یەک هیچ بێنێ کورسی بێنێ نێڵێ کەسیشی تیا بەشدار بێ وسا کەس ناتوانێت قسە بکە کە بێتە زۆرینە بێنە سەر بابەتی یەکێتی و پارتی پێکەوە بەشدارن لە کابینەی نۆ کە ماوەکەشی بەسەر چۆ کە چەند مانگ کە چینە هەڵبژاردنێکی تازەوە ئەم بابەتی پرۆژەی هەژماری من ینی با بڵین پرۆژەکە حکومیە و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمێ بزانم بۆ لە زۆنەکەی ئێوە ڕەفزەکرێ بەڵام بڕیاریشە ئەبێ بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم هەژمارە تایبەتە بە ناوی هەژماری منە بکرێتەوە پێ بڵێم جارێ بە قەنەعەتی من شتەکە ناخرێتە ئەو قاڵبەوە ئەزانی هەر لە ئەساسی ئەساسە زۆر زوو ینی پێش کە قوبادی مامجەلال مەسوولی فەرمانگەکان بوو هونێ نازانم بە دوواچوونی فەرمانگەکان شتێکی وا هەبوو تایتڵێکی وای هەبوو پێشەوەی بێتە جێگر ڕێز بزەرە ئەو ڕئیوا بوو معاشی خەڵک ئەبێ کارتی بۆ بکەین و لە بانک وەریگرێ یعنی ئەساسی ئەم بیرۆکەیە مەسەلەن ئەو فکرەیەکی وای هەبوو کە بیکە ئێستا ئەمە حکومەتی مەرکەزی باشە
شتێکەیە کە قەرارەکانی وەکو بۆم باس کردی حکومەتی مرکزی ناتوانێت ڕەتی کاتەوە ئیش محکەمەی فیدرالیە محکەمەی فیدرالی ئەڵێ ئەبێ معاشخۆری هەرێم لە ڕێگای بانقە حکومیەکانی عێراقەوە ببدرێ یعنی ئەمە شتێکە یەکێتی تر قەراری ئەوەی بۆ نادرێ یعنی چۆن بۆم ڕەفزەکرێتەوە وەرە پرسیاری لێ بکەم محکەمەی ئیتحادی نازانم من قانونی نیم ئەتوانێت لە قەرارەکەی خۆی پەشیمان بێتەوە بڵێ من ئەم قەرارەم غێر قانونی داوە ئەبێ وانە بێ وابێ ئەشتێکبوونی حکوومەتی هەرێم لەسەر بەردەوام بوون لەو پرۆژەیە و ڕەفزکردنی تەواوەتیشی لە لای محکەمەی ئیتیحادیەوە کەواتە موچە خۆران ئەگەێنێ من چیم پێکرێ یعنی ئێمە کە بێدەنگی بەڵام ڕۆژانە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بانگ دەکرێن بۆ دروستکردنی ئەو هەژمارە هەژماری ملی کارمەندەکان کارمەندی حکومی نە باسی کۆمیتەکانی یەکێتی نە باسی یەکێتی ناکەم باسی عامی فەرمانبەرانەکەم بەڵام ئێستا دەنگێکی ناڕازی لە سلێمانی هەیە ناڵێم یەکێتی بەڵام دەنگێکی ناڕازی لە سلێمانی پرۆژەی هەژماری من ڕەتەکاتەوە خوشی من جێ لە لای خۆت بێ خەڵکی کوردستان بەعام ئەمە هەر لە سلێمانی نییە بڕوان پێ بکە لە هەولێری دوهۆکی شەیە لەبەر ئەو سیلسیلە غەڵەتانەی کە لە حکومەتە هەموو لایەکمان کردومانە جا لایەکمان بەڵێ حکومەتی هەرێم لایەکمان زۆرتر لایەکمان کەمتر باشە بە عموم کردومانە خەڵک سقەی بە بانقەکان نەماوە ڕەفزێکە یعنی لەبەر ئەوەی سقەی بانقی ئەهلیمان هەیە مەسەلەن پارەی خەڵکی خواردووە و ئێستا ئیفلاسی کردووە بەڵام ئەوە لە بانقی حکومیان ناتوانێت ڕوو بدا خەڵک سقەی بە بانق نەماوە یعنی ئێستا خەڵک لەم سلێمانیایە جارەکەدەی بۆ خەڵکانی کە من پێتەڵێم ئەمە هەمووی تەسەڕفی خۆمانە هذه بضاعتكم ردت إليكم يعني ئەمە حاڵەتی خۆمانە ئێستا بەسەلەن بانقەکان وەختی خۆی لە حکومەت پارەی بانقەکان هاتۆتە دەرێ لە سلێمانی لە هەولێر لە دهۆک پارەی بانقەکان ئەوسا هەڵەبجە نەبوو بۆ بە محافظە پارەکانیان هاتۆتە دەرێ پارەی خەڵک باشە ئیتر وای لێ هاتوو خەڵک سقەی بە بانق نەمابوو ئێستا من تەحەدا ئەەکەم ئەگەر خەڵکی ئەم کوردستانە ئەگەر 100 دیناری هەبێ هەر 100 دینارەکەی لە ماڵەوەدانە نایخاتە بانقەوە نایخاتە بانقەوە چکە سقەی بە بانقەکان نەماوە دوایش بە قەناعەتی من ئەگەر بانقە حکومیەکان بێ هەندی ئیمتیاز مۆزەفی عراقی وەرێگرێ تۆ ئەزانی خەڵکی زیندانی سیاسی بۆ نمونە ئەزانی ئەو ئیمتیازانی زیندانی سیاسی لە عێراقا باشە ئەو ئیمتیازانی زیندانە سیاسەکان لە حکومەتی هەرێم وەرێگرن زۆر کەمتر بووە لەو ئیمتیازاتانەی کە لە عێراق وەرێگرت یعنی ئێستا تۆ لە بانقێکی حکومی ئەتەوێ مۆزەفی بڵێن لە شارپرێز کارەکی ئەچی لە تەعاهودێکە دەی شارپرێز کتابێکت بۆکە بڵێ فڵان کەس بەدائیمی مۆزەفی ئێمەیە باشە ئەگەر لە بانقی حکومی بێ ئەتوانی بڕۆیت معاشەکە دەوێ دانەی ئەتوانی بڕۆی قەرزێک بکەیت و قەرزت بداتێ جا خانووی پێهێنی یەکێ گەنجە ژنی پێدێنێ نازانێت بە نەتیجە ئەمەی کە ئێستا هەیە ئەبێ کێ بتوانێت سەیتەرەی بەسەرا بکە کە لێرە ڕەفزەکرێ و لەوێ کارمەندان و موچە خۆران بانگەکرێن ینی ئەبێ یەکدەنگ بێت کە خۆی لە ئەساسا پرۆژەکە لەلایەن حکوومەتی عێراقی و ڕەفزەکرێتەوە من پرسیارەکەم لەوەیە ئەم بەشەی سلێمانی کە ڕەفزیەکە لەم لا حکوومەتی هەرێم سوورە لەسەری و حکوومەتی ناوەندیش یاخود با بڵێن محکەمەی ئیتیحادیش بڕیاری دەرکرووە کە بێ لە ڕێگەی بانکە حکوومیەکانەوە موچەکە بدرێ بڕیارە ڕاستەکە کێ ئەبێ کێ بچێتە سەردینی کێ ئەزاری چۆن ئێستا من ئەگەر نوێشکەر بم ئەوە نم خواردبێتەوە سەرخۆش بوو بم دەمە لای لێ بێ بڵێ شاڵە نوێژەکەت بەتاڵە سەرخۆشی مەیکە هەر سوور بم لەسەر ئەوەی نوێژەکەم دڵنیا بەخواش لێ قبول ناکە بابە ئەمە یەکێتی قەراری نەداوە ئەمە محکەمەی فیدرالی قەراری داوە باشە کور احتیمالە من پێم وتم ئەساسی فکرەکە لە ئەساسی ئەساسە نەک بۆ بەم ناوە هەژماری من لە ئەساسی ئەساسە فکرەکەی قوبات تاڵەبانی بووە بەڵام ئەوە پێش 10 ساڵ 12 ساڵ لەمەوە پێش بەڵام نەچوو بواری جێبەجێکردن نەچوو بۆ بواری جێبەجێکردنەوە بەڵام هەر تقریبا عینەن فکرەیە هێناویانەتەوە باشە بەڵام ئەمە ئەگەر بە قەرارێکی قانونی نەبێ ئەم عملێتە ئاسان جێبەجێ ناکرێت باشە کاک شاڵاو یەک لەو شتانی کە زۆر سرنجی لەسرە جیاوازی نێوان هەولێر و سلێمانیە هەل لە ڕووی ئاوەدانیەوە هەل لە ڕووی بینا لە ڕووی خزمەت گوزاریەوە ینی ئەوترێ جیاوازێکی زۆر بەدیەکرێ
لە کاتێکا لە ڕووی پێگەی جوگرافی و سلێمانی بۆ خۆی سروشتیەن خوا مەجموعەیە کشتی پێداوە کە زۆر جیاوازترە لە هەموو شارەکان. ئەمەیە بە کورتی چکە پرسیاری دوای ئەوم هەیە تۆ چی ئەڵێ وەکو یەکێتیەک؟ یعنی ئەم جیاوازیە ئەبینیت؟ من بە ڕاستی ئەو جیاوازێت بڵێم، من لە 1970 وەکیل وەزیر بووم، لە دوای ئەوەش بوومە وەزیر کشت و کاڵ. من لە پێشتر لە پەیوەندی و هاوکاری بووم، وەکیل وەزیر بووم، با بڵین وەکیلی کاک حەمەد تۆفیق بوو. بۆ ئاگاداری ئەوسا علاقەمان هەبوو لەگەڵ پارتیا، قسەمانە کرد و هینمانە کرد. بۆی بیزانی ئومە متحیدە لێرە بوو، بەلای کەمەوە لەو شاری سلێمانیەیە لە بینی $1.5 ملیار بۆ $2 ملیار لەژێر ئەرزایە نایبینی، زێرابی سندوقی و ئاوەڕۆ و هینە نایبینی. ئێمە بە برادرانی هەولێرمانوت ئەوان دەستیان پێ کرد بوو بە بەرزکردنەوەی بینا، کوڕەوتمان بنوێی تەحتی دروستکەن، چکە ڕۆژە دێ هەرەبێ بیکەی. ئێستا ئەو لافاوی کە لەوێ دروستە بێ، سلێمانی مەشهورە بەوەی لافاوی لێبێ، هەموو 10 ساڵ جارێک ئەڵێ 57 67 نازانم 47 ئەمە هەر لافاو بۆ لەو شاری سلێمانیەیە. ئەرێ خێرە ئێستا لافاوەکە لە سلێمانی لەوانەیە بارانەوەندە ببارێ ببێ لافاو، هەتا ڕادەیەک مەسەلەن ماڵێک 2 ماڵ شوێنێک لە شیوێکە لە گەڕێکەکە ئین ببێ. بەڵام مقارنەتەن بە هەولێر بنیەی تەحتی نییە. هەولێر ئێستا ئاوەڕۆ دروستکە بەلای کەمەوە $10 ملیار ئەگەر ئاوەڕۆی ڕاستەقینە بۆ هەموو هەولێر دروستکە. لەبەرەوە سلێمانی ئەمە کە بۆت باسەکەم لە مدەتێکی بڵین پێشووتر، بەڵام لەم ئاخرەیە بەڕاستی وەکو حیسار کەوتە سەر سلێمانی، چکە وایان لێ کردبوو. من وەکو تەبعی خۆم قسە بکەم درۆ نەکەم، ینی کە گۆڕانمان لێ جیابەوە، گۆڕان بە حەقێک و بە هینێک لێجا کردینەوە. پێشتر لا مەرکزیت درابەوە بە حکومەت لە شارەکانە، کە گۆڕان وەزارەتی مالیەی کەوتە دەست و ئەوانە هەموو سلاحاتەکانی وەرگرتەوە لا مەرکزیەتەکەی نەهێشت بردیەوە بۆ مەرکەز. مەفروزە 10 دینار لە هەر شوێنێک دەخلی ئەم حکومەتە بێ، مەفروزە تەسجیل ببێ، بڕاتەوە کوێ مەرکەز، لە مەرکەزەوە جارێکیکە بە شێوەی عەدەدی سوکانیە ئیتر بەو بڕیارانەی کە لە پەرلەمان دوایی دەرچوون بەو شێوە بڕیارانە مەسەلەن ئەو پارانە تەوزیع کرێتەوە. کەواتە سلێمانی باجی گۆڕانە ئەیدا؟ بە قەنەعەتی من باجی بەشێک لە بڕیارە کۆنەکانی گۆڕانە کە دوایی لێی پەشیمان بوونەوە. یەکێتی نیشتمانی کوردستان لە مێژووی دروستبوونیەوە، ینی ئەوە تا بۆ ئەم هەڵبژاردنەش ئەیبینین، ینی درەختێکی گەورەیە و بە 10 ساڵ 15 ساڵ جارێ ینی گەڵاکانی ئەوەرێن و دووبارە لە ناوچەکەی خۆشیە چەکەراکەنەوە. ینی بۆ ئەمانە یعنی با بڵێن یەکێتی نایەت بە جۆرێک وەکو ئیستسماریش بێ سێری بکاتەوە بۆ نمونە ڕایان کێشێتەوە لای خۆی لە جیاتی ئەوە یەکێکی وەکو گۆڕان کە جەناب دەڵێ باجی گۆڕانە ئەیدا. ئەزانشی نا باجی گۆڕان نییە، باجی سیاسەتەکانی ئەو برادرانێ. من با شتێکی خۆش بۆ بجارمەوە، شتێک دروست بوو ئێمە چین کۆبوونەوەکمان لەگەڵ پارتی کرد، هاتینەوە ئەبوو بڕۆین سەردانی لایەنەکان بکەین. کاک ڕەفعەت عەبدوڵڵا و منیان دانا بچین بۆ لای کاک عومەری سەیعەلی. ئەو ڕۆژە بەداخەوە برایەکی کاک ڕەفعەت ئەمری خوای کردبوو، نەیتوانی هەر شەوەکەی درەنگ تەلەفۆنی بۆ کردم وتی شاڵاو نەچم بۆ کەرکووک، براکەم ئەمری خوای کردووە و تۆ بڕۆ بۆ لای کاک عومەر. کە چووم کاک عومەر چاوەڕێی هەردووکمانیان کرد، کە چووم هەر من بووم ئەو کاک سەفینی مەلاقەرە بوون. دانیشتین نەتیجەی هیدی کۆبوونەوەکانمان بۆ باسکردن و کە ئەوها بووە و ئەوی کە ڕێکەوت بووین بە برادران منان ئێمەیان ڕاستوار بوو پێیان بڵێن پێم وتن و دوایی بوو بە دانیشتنی ئاعتیادی. وتم ئەرە کاک عومەر وەختی نەهاتۆ بیرێ بکەنەوە بۆ ئەم دووریە، خۆ ئێمە هەر علاقات و ڕەفاقەت و بۆ چوون و شتەکانمان بۆ نەبینەوە بەیەک. کاک عومەر کە وەکو بامێکی عەزیزم وایە، کاک عومەر لە شوێنێکا گوتبووی بافڵ خەڵکی ناردۆ بۆ لام بۆی ببینەوە بەیەک. بە حەقیقەت نە بافڵ ناردووی نەیە ئیرتیجالێکی خۆم، ینی وەکو ڕەئی شەخسی. دوایی سەفینی مەلاقەرە چاکی کردەوە کوتی شاڵا وای نەکتۆ، شاڵا وەکو ڕەئی خۆی وتێتی بۆ نەبینەوە بەیەکوانە.
يعني من مەسەلێک وابزانم لە پراوێزی قسەکانە بۆکردن پێش کامێراکان دانرێ من ڕۆژە لەگەڵ جەنابی مام جەلالیشە بەڕەحمەت بێ دانیشتوین دوو قسەمانە کرد باسی ئەوم کرد وتم مام جەلال فەرقی ئێمە و پارتی چییە ئێستا ئایدۆلۆژیان فەرقمان چییە جاران ئێمە حیزبێکمان هەبوو کە کۆمەڵی ناو بوو کۆمەڵە مارکسی لینی بوون من قەت ینی بۆ خۆم ئیمانیشم بە مارکسێت نەبووە کۆمەڵە مارکسی لینی بوون ئایدۆلۆژیان لە ناو یەکێتیە خەڵکێکە بوو کە فکریان لەگەڵ پارتیا جیاواز بوو وتم مام جەلال ئێستا فەرقەکانمان چییە بۆ نەبینەوە بە یەک چکە هیچ شتێک نییە ئێمە بیڵێن و پارتی نەیڵێ یان پارتی بیڵێ و ئێمە نەیڵێن بۆی کورد بگاتە کەنارێکی ئارام جا دوای ئەوە خۆیان هەر ڕۆژە و ئەگەر کورد بوو بە دەوڵەت خۆیان هەر ڕۆژە حەو ئینقلابە بوو مام جەلال جوابێکی دامەوە یعنی من بۆ وەکو هیلی شخصی خۆمە من جوابەکەی مام جەلالتان پێ ناڵێم یعنی بۆ ئیعلام بۆ عام بەڵام بەڵێ من ئەگەر ڕەئی شاڵاو بێ من حەزەکەم هەموو کوردیەک دەنگ بێ لەم زروفانەیە چکە ئێمە کورد ئەوەندە زەختی لەسەرە لە هەموو لایەکەوە لە هەر چوار پارچەکەی کوردستان کورد ئەوەندە زەختی لەسەرە و بە تایبەتیش ئەم هەرێمە ئەوەندە زەختی لەسەرە کو کەسیش بەسەر خۆی نهێنێ چکە خراپەکاری دائیمەن ئیدەسەڵاتە گەورەکەیە یعنی ئێستا من ناڵێم یەکێتی خەتابار نییە بەڵام مقارنەیەکی لەگەڵ خەتای پارتیا چکە ئەوان ئەکسەریەت بوون و دەسەڵاتیان زیاتر بووە بەڵێ خەتای ئەوان زیاترە من حەزەکەم هەموو کورد یەکدەنگ بێ و یەکڕەنگ بێ تا ئەو ڕۆژێ ئەبین بە دەوڵەت بەڵام بۆ ئەم دۆخی ئێستاتان قورسە بتوانن ئەوە بکەن ئەزانی مشکلەکە ئەوەیە ئینادی گرتووینی ئەگینا بۆ قورسە یعنی ئەمە سیاسەتە یعنی ئەشێ ئێمە خلافمان هەبێ ئەشێ خلافمان هەبێ لە بۆچوو حەزەکەم وەکو دواپرسیار لە ڕێگی شار پرێسەوە ئەتەوێت چی بە بینەران بڵێ هەر شتێکە خۆت بدەوێت وەڵای من هیواد لە کەرکووک قسەیەکم کرد لێرەش هەر عەیدەن شت ئەڵێمەوە من یەکێتی ئێمە لەوانەیە ینی نەک لەوانەیە بە تەئکیدی لە نەتیجەی ئیش و لە نەتیجەی عەمەل غەڵەتمان کردووە بەڵام ئێستا هەستێک هەیە لە ناو عامی یەکێتیە کە دەمێکە ئەم هەستە نەماوە بەڕاستی مەسەلەی تەکەتل و پارچە پارچە بوون من ناڵێم قەتع بووە لە 100% چکە تەبیعەت وایە ئینسان بە شتێک فێر بوو هەر مەحاولەیە کاتەوە بەڵام ئێستا ئەتوانم بڵێم لە 1970 ئەو عەقڵێتەی لە ناو یەکێتیان نەماوە بە تایبەتیش لە قیادە ئەساسیەکەیە ئەو عەقڵێتە نەماوە کە بەش بەشێن و هین ببێ و ئێمە هەوڵمان داوە لە چاکەین لە خۆچاکردنین بەڵام واش تەسەور نەکەن ئەسای سحریمان پێەیە یاخود بڵێن بافڵ بۆ تەسەرۆکی یەکێتی و دارێکی پێ عساکە والەیەکە لە 24 سەعاتە بەڵام ئێمە لەسەر ڕاڕەوەکەین بۆ چاکبوون و بۆ چاکردن و ئەبێ خەڵکیش بەعام بیر بکە ئەوە بکاتەوە گۆڕانکاریەک بکە و من گەشتبینیشم الحەمدوللا با لە تەختەش بدەم ئەمڕۆ خەڵکە عامەکە لە سیاسیەکان کە خۆشمیتیاگرێتەوە زۆر وشیاردر و عاقڵترن و هیوادارم بە ناڕاستی خەڵک هەڵ نەخەڵەتێن ینی هەندێک کەس هەڵ نەخەڵەتێن نەک خەڵک هەندێک کەس هەڵ نەخەڵەتێن ئەو ناڕاستیانەش بەداخەوە کە هەندێک ئێستا بە ناوی ئیعلامی حڕ و ئەوانەوە یعنی چاواشەکاری لە واقعی هەمووانەکەن و وایان لە ینی حکمی کورد و حکومەتی کورد بێپێز و قێزەونەکەن زۆر سپاس دەکەن کاک شاڵەو بە هیوای بینینی ئەدای باشتر لە ئێوەی بەرپرسانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی و سپاس بۆ دەرفەتەکەش سپاسەکانمە کە مەکرۆس منیش هیوادارم ئەوە زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە شاڵاوی عەلی عەسکەری ئەندامی مەکتەبی سیاسیەتی نیشتمانی کوردستان چاپێکەوتنی ئەم شۆمان کۆتایی هات تا هەفتەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم.